سڵاوتان لێبێ مناڵە ئازیزەکان چۆنن؟ باشی! دەنگوباسان چۆنە؟ باشی! ئەییا خوار باش بن ئادی پێم بڵێن ئەمڕۆ ئێمە لە گوندی کوێی؟ سەرچاوە! سەرچاوە سەرچاوە سەر بە قەزای کوێیە؟ بازیان! ئەی بازیان سەر بە پارێزگای کوێیە؟ سلێمانی! یاک چەپڵێک خایم بۆ خۆتە! ناڵەکان من ئەمڕۆ زۆر دڵخۆشم لەگەڵ ئێوەیە ئەسانن بۆ لەبەرەوەی یەکەم جارە هاتوومەتە ئەم گوندە جوانەی کوردستان ئەنجا چاویشم کەوتۆ بە ئێوە ئەزانن حەزەکەن بێمەلاتان و یەک پرسیارتان لێ بکەم لەسەر ژیانی خۆتان و گوندەکەتان ئافرین محەممەد عەبدوڕەحمان بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باش محەممەد بەڵێ لە پۆلی چەنی سێ ئافرین هەر بژی محەممەد بەڵێ تۆ سەیری بەرنمەکانی ئێماکەی لە کورسات بەڵێ سەیری ماوەی مناڵانەکەی بەڵێ سوودن لە بەرنمەکانی بینیوە ئارەوەڵە ئافرین کەواتە هەر کاتێکە دەرسی مەکتەبە نەبوو یاوانە و نەبوو لە بری ئەوەی بڕۆیتە دەرەوە و سەیری ماوەی مناڵانی کورساتکە باشە بەڵێ یان چەڵێ قایم بۆ محەممەد لانا بەڵێ چۆنی باشم باشی باشم بژی لانە گیان لانا بەڵێ ئەو تۆ لە پۆلی چەنی لە پۆلی چوار لە پۆلی چوار ئەی ئافرین لانا بەڵێ باشە تۆ پێم بڵێ بەڵێ لە گوندەکەی ئێوە کشت و کاڵ و شتەکەن زەراعەتەکەن بەڵێ چ شتێکە چێنن تەماتە و خیار و ئیتر ئەیگەن و نۆک و چۆوە و شتانە ئەوانەشەکەن بەڵێ ئەی باشە تەماتە و خەیار و شتەکە ئەفرۆشنەوەیان هەمووی خۆتانی خوۆن هەنێکی ئەیفرۆشێنێکشی هەیە خوانەی خۆن ئەفەریێن کەواتە لە ڕێی کشت و کاڵەوە توانین داهاتیش بۆ خۆمان پیاکەین وایە یەک چەپڵێک قایم بۆ لانەیکیان هەنی بەڵێ چۆنی باشم باشی هەنی گیان بەڵێ تۆ منە خۆشەوێ بەڵێ چەنێ وەڵا زۆر زۆریان زۆر زۆر منیش تۆم زۆر خۆشەوێ هەنی بەڵێ ئاتی پێم بزام لە پۆلی چەنی چوار پۆلی چوار بەڵێ ئەی ئافرین هەر بژی هەنی بەڵێ گوندەکەی ئێوە قوتابخانە تا پۆلی چەنی تایە نۆ ئەی باشە ئەگەر دەرچی بۆ پۆلی دەچیەکەی واز لە خوێندنی ئەچم بۆ گۆپاڵە بۆ کوێ بۆ گۆپاڵە گۆپاڵە دوورە لێرەوە وەڵا زۆر
دوور نییە ئەی بەچی هاتو چووەکەن پاس پاس ئافرین باشە لە پاسا ئەبێ ئێمە خۆمان دەرکەین لە جامەکەەوە و ئاوا سەیری دەرەوەکەین ناخێ بۆ بۆچی نابێت نابێ لەوانەیە ئێمە بکەوی نەخوارەوە و تووشی ڕووداوی هاتو چۆبین وایە بەڵێ یەک چەپڵێ قایم بۆنی جا هەر بشی دەست خۆش هێلین بەڵێ چۆنی باشی دەنگ و باسە چۆنە بەڵێ باشم باشی بەڵێ هێلین گیان بەڵێ ئەدی تۆ پێم بڵێ تۆ لە پۆلی چەنی لە پۆلی 6 لە پۆلی 6 بەڵێ ئەفەرین هەر بشی باشە پێم بڵێ هێلین بەڵێ لەم گوندەی ئێوە بەڵێ ناوچەیەکی چیاییە وایە بەڵێ واتە شاخاویە بەڵێ ئەی ئاژەڵی کێوی لێیە بەڵێ لێتی بەڕاستە چه ئاژەڵێکی زۆر لێ کێوی بەراز و چقەڵ و ئێ ئەی کێوی. هێە وەرت نا ئەوانە لێن لێ نییە نا ئەی باشە ڕاوکردنی ئاژەڵی کێویەکان کارێکی ڕاستەیان هەڵەیە هەڵەیە بۆچی گوناحن و ئەوان تاوانی هیچیان نییە ئەفەری گوناح نابێ بیان کوژین وایە بەڵێ دوایی سروشتەکەمان تێگەچێ زۆر ناشری نەبێ وایە بەڵێ ئەفەری یەک چەپڵێ قایمی بۆ لێبە محەممەد عوسمان بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە وەڵا باشم ئەی خەڵکی ئەوای چۆنن وەڵا باشم هەموو تا باشن بەڵێ ئافەری محەممەد بەڵێ تۆ لە پۆلی چەنی 6 6 بەڵێ هەر بژی ئەی ئافەرین محەممەد بەڵێ باشە کارەبای گوندەکەتان چۆنە کارەباتان هەیە وەڵامە باشە هەیە وەڵا لەخوا بەزیابێ باشە محەممەد پرسیارێ لە تۆکەم بەڵێ ئێستا بەم ڕۆژە بەڵێ ئەگەر گڵۆپێک ئا لێرە داگیرسابێ تۆ چی لێکەی ئەکوژێمە بۆ با کار بەسرف نەبێ ئەی ئافرین کەواتە سەرفکردنی کارەبا کارێکی ڕاستیانەڵەیە هەڵێ کارێکی هەڵەیە نابێ بیکەین وایە بەڵێ هەر بژیت یەک چەپڵێک قایم بۆ محەممەد لێوان جۆنی باشی لێوان تۆ لە پۆلی چەنی سێ لە پۆلی سێ حەزت لە قوتابخانەیە بەڵێ چەندێ زۆر زۆر بەڵێ هەر بژی ئادی لێوان گۆرانێکم بۆ بڵێ دایک بوو بەبێ تازە بە خۆشەویستە زۆر نازارە پێ ئاکانێ ئەو لێدانە سەیرم ئاکا ئەو شەجوانە ئەی ماشۆڵە ئەی ماشۆ لە بەبێ ئێمە جوانە سەیرم ئاکا ئەو لێدانە ئافەری یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر هەر بژی ئانا چۆنی باشم باشی بەڵێ دەنگ و باسە چۆنە باشم یەخوار باش بی هانا بەڵێ ئەو تۆ لە پۆلی چەنی لە پۆلی 6 لە پۆلی 6 ئەی بەڵێ. ئافرین هەر بژیت من مناڵی ئاوا زیرەکم خۆشەوێ کە بەردەوامە لە قوتابخانە چووکە بەهۆی خوێندنەوە ئەتوانی ڕێگەی ڕاستی ژیانە بدۆزیتەوە وایە بەڵێ نەکەن کەسان واز لە خوێندن و قوتابخانە بێنن هانا بەڵێ باشتر تۆ ئەزانی واتای ناوی گوندەکەتان لە چیەوە هاتووە بەڵێ ئادەی پێم بڵێ ئێرە زوو ئاوی زۆر بووە ئێ ئەجا هەموو ئاوەکان دابەشونە بەسەر هەموو شوێنەکە ئێ واتە لەو ناویان ناوە سەرچاوە بەرزیش بووە واتە ئێرە سەرچاوی ئاوی لێ بووە بەڵێ دواتریش لەبەرەوەی بەرز بووە ئاوی دابش کردو بە سەردەکانی دەوروبەرە وایە بەڵێ ئەی ئافەری نانا یەک چەپڵێک قایم بووانە خونچە چۆنی باش ئەحواڵە چۆنە باش باشی ئەو بەچی پێکەنی خونچە خونچە لە پۆلی چەنی چوار ئافەرین خونچە باشە پۆلی سێ خۆشتر بوو یان پۆلی چوار وەڵا سێ بەڵێ بۆچی پۆلی چوار قورسرە وەڵا تۆزە قورسە کەواتە ئەبێ هەوڵ و کۆشی زیاتر بکەی ئەبێ وانەکانێ بە باشی بخوێنی بۆی قورس دەرنەکەوێ باشە بەڵێ ئافەری خونچە بەڵێ ئەدی چیم پێشکەشەکەی گۆرانی چیرۆک مەتاڵ چی هەی ڕەقیب ئەی ڕەقیب دێیەڵا با بێگو بیڵێ هەی ڕەقیب هەرمانە قەومی کورد زەمان ناشکێنە دانەنێن تۆپی زەمان کەس نەڵێ کورد مەرێ دووە کورد زیندووە قەنانەوێن ئاڵاکەمان
ئێمە ڕۆڵی ڕەنگی سور و شۆڕشین سێریکە خێناوی یا ڕابردومان. ئافرین ئافرین یەک چپڵی قایمی بۆ لێبەر. ئەحمەد عەبدوڵڵا بەڵێ چۆنی؟ باشم دەنگ و باسە چۆنە؟ وەڵا باشم باشی شکر؟ بەڵێ خزمان نەمووی باشن؟ بەڵێ ئەی لەخوا بەزیابێ. ئەحمەد بەڵێ ئادی پێم بڵێ تۆم هاوینە پشوەکەی هاوینە چۆن بەسەر برد؟ وەڵا بەخۆشی بەخۆشی؟ بەڵێ ئێ باشە یاری وەکرد یان کتێب و شتە خوێندنەوە لە ماڵەوە. وەڵا یاریمە کرد یاری بەڵێ چی یاریەک؟ یاری ڕاوڕانکیە تۆپێن تۆپێنیشەکان؟ بەڵێ تیپتانەیە تیپ؟ بەڵێ ئەی لەکوێ یاریتانە کرد؟ لە سەحە ساحەتانەیە؟ بەڵێ زۆر باشە کاتی یاری ئاگاتان لە خۆتان بێ بۆ ئەوەی نەکەون بۆ ئەوەی تووشی پێکان نەبن باشە؟ بەڵێ یەک چەپڵێ قایم بۆ ئەحمەد. مەسە بەڵێ چۆنی؟ باشم دەنگ و باسە؟ لا باش باشی شکر؟ بەڵێ مەسە بەڵێ پێ خۆش بواتم بۆ گوندەکەی ئێوە؟ بەڵێ ئەی حەزەکی شەویش لێرە بمێنمەوە نەڕۆمەوە بۆ ماڵی خۆمان؟ بەڵێ یعنی حەزەکەی ببین بە ڕەفیق؟ بەڵێ منیش زۆر حەزەکەم ئێمە ببین بە هاوڕێ بۆ ئەوەی یاری بکەین بەڵام ئێمە هەر هاوڕێن بڵێ چۆن؟ چۆن ئەوە نییە ئێوە ڕۆژانە سەیری منەکەن لە تەلەڤیزۆن ئەوە نییە منی شاتوم بۆ گوندەکەتان وایە؟ وایە ئافەرین مەسە بەڵێ پێ و نەوتم لە پۆلی چەنی لە پۆلیان لە پۆلیەک بەڵێ ئەم ساڵ چوتێتە قوتابخانە؟ بەڵێ ئەی ئافەرین ئادی بزانم گۆرانی هۆراوە چی و لەبەرە بۆ بڵێ سمۆرەیەک هاوڕێمە لەناو پۆلی ژاپێمە زۆویایە و پشووکە خنجیلە و سکسووکە پێمان دەڵێ وریابن لە دەرزا زۆر ئازابن هەر جارە و بە بابەتێ جوان فێرمان دەکا پیتێ بەلاشە چەند بچووکە هێندەکە لاو چاپووکە سپاس بۆ تۆ هاوڕێجان خۆشمان دەوێ وەک چاومان ئەفەرین یەک چەپڵی قایمی بۆ لێبە. ئارۆ بەڵێ چۆنی؟ باشم باشی؟ ئارۆ گیان بەڵێ ئەوە چییە و جلە جوانانە لە بەرتا؟ چی پێڵێنە و جلانە بزان مەزای ناوەکەی؟ جلی کوردی جلی کوردی ئافەرین هەر بشی باشە ئارۆ پێم بڵێ تۆ لە پۆلی چەنی؟ یەک لە پۆلی یەکی؟ یعنی تۆش لەگەڵ مەحسا لە یەک پۆلان؟ بەڵێ ئەی ئافەرین باشە یەکتریتان خۆشەوێ؟ شەڕوشتیوان ناکەن لە پۆلا؟ ئافەرین مناڵ نابێت شەڕکا بێکەوە وایە؟ یەک چەپڵی قای بۆ ئارۆ. ئەلەن بەڵێ چۆنی؟ باش باشی؟ ئەلەن ئەلەن بەڵێ تۆ لە پۆلی چەنی؟ دوو لە پۆلی دوو؟ بەڵێ ئافەرین باشە لە بیرکاریە زیرەکی؟ بەڵێ باشە مانگایەک لەگەڵ مانگایەکی تر ئەکاتە چەند مانگا؟ دوو ئەی ئافەرین ئەی باشە دوو مانگا لەگەڵ دوو مانگای تر ئەکاتە چەند؟ چوار یەک چەپڵی قایمی بۆ لێبەر. سۆما بەڵێ چۆنی؟ باش باشی؟ سۆما لە پۆلی چەنی؟ شەش لە پۆلی شەش؟ بەڵێ ئەی ئافەرین سۆما باشە تۆ پێم بڵێ ئەم پشووی هاوینە و چۆن بەسەر برد؟ مەمەستا بە خول و ئەوانە بەچی؟ بە خول چون بە خولی ئینگلیزی خولی ئینگلیزی؟ بەڵێ لەکوێ کرایەوە هەر لێرە؟ مەمسا لە تەکیە لە تەکێ؟ بەڵێ. ئەی ئافەرین سوودی لێبینی؟ بەڵێ واتە ئێستا توانی لەوانەی ئینگلیزیە زۆر باش بی وایە؟ بەڵێ ئافەرین ئەی باشە پێم بڵێ لەگەڵ خوێندنەوەیان نێوانە چۆنە حەزت لە پەرتوو خوێندنەوەیە؟ بەڵێ کەواتە منیش ئەمڕۆ گۆڤارێکم بۆیە ناون بە دیاری ناوی گۆڤاری پەپولەیە کە ڕێکخراوی مناڵپارێزی کوردستان دەریەکە ژمارەیەکی زۆر چیرۆکی خۆشی تایە بابەتی سەرنجڕاکێشی تایە زانیاری گشتی تایە تۆشە توانی بیخوێنیتەوە و سوودی لێ ببینن باشە؟ بەڵێ ئافەرین ئەی باشە سۆما بەڵێ شتێکم پێشکەش ناکەی؟ بەڵێ ئەڵاوە گوێرمەلا بانگدانە تاریک و بەری بەیانە مانگی بەجێما لە سەفەری شۆزەردە لە دەرسی قاس بە قاسپیکەوە ئەستێری مەغریب بۆ قەتری ئەمەل کس ئەسکێتە نام بەفری سەرکە لە ڕێ ئەو بەریشاق دەنگی زەنگ دێ لە شوێنی ڕاوکرد تەقەی تفەنگ دێ ئافەرین یەک چەپڵی قایمی بۆ لێبە.
ئاسیا بەڵێ چۆنی باش دەنگ و باسە چۆنە باش باشی بەڵێ ئاسیا بەڵێ باشە تۆ زانی واتای ناوەکە و چییە؟ ئاسیا ئاسیا ئەها ئێمە کۆمەڵێکی شوەرمانەیە کیشوەری ئاسیا ئەوروپا ئەفریقا ئەمریکا ئەمریکای باشوور ئەمریکای باکوور وایە؟ وای ئافرین ئاسیا پێم بڵێ تۆ لە پۆلی چەندی؟ یەک پۆلی یەک ئافرین ئاسیا بەڵێ لە گوندەکەی ئێوە باخچەی مناڵانی لێیە؟ نەخێر لێ نییە؟ نەخێر دەبۆ هیوایە بکە لە داهاتووە بکرێتەوە بۆی مناڵانی ئێرش لە باخچەی چاوایەن و مناڵان بێبەشتە بن باشە؟ باش یەک چەمڵێقای بۆ ئاسیا میان بەڵێ چۆنی باشی باشی بەڵێ میان بەڵێ تۆ لە پۆلی چەنی پۆلی پێنج پۆلی پێنج ئەی ئافرین هەر بژی میان بەڵێ باشە لە وەرزی زستانە ساردە وایە بەڵێ ئێمە بۆ ئەوەی خۆمان گەرم بکەینەوە ئەبێ دار و درەخت ببڕینەوە نەخێر بۆ سکەبەی نابێ بیبڕیت لەبەرچی لەبەرەوەی ژینگەکەمان تێگەچێ سروشتەکەمان ناشرینە بێ ئاو هەوا ناخۆشە بێ ڕێژەی سەوزایی کەمە بێتەوە نەخۆشی زۆرە بێ وایە بەڵێ باشە تۆ تا ئێستا دارە ڕوانووە بەڵێ لەکوێ لە باختە لە باخەکەتانە بەڵێ ئێ باشە بۆ ساڵانە لەگەڵ هاوڕێکاتانە لە وەرزی نەمام ناشتنە لە گوندەکەیە نەمام ناچێنن بۆ ئەوەی ڕێژەی سەوزایی زۆر بێ باشە باش ئافرین یەک چەمڵێقای بۆ نیانجیا محەممەد عەدنان بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ دەنگ و باسە چۆنە وەڵا باش ئەفرین محەممەد عەدنان بەڵێ لە پۆلی چەنی لە چوار لە چوار بەڵێ هەر بژی محەممەد بەڵێ باشە تۆ کە لە قوتابخانە ڕوویتەوە بۆ ماڵەوە بەڵێ ئادی پێ بڵێ یەکسەر پۆشاکەکانێ ئەبێت چی بکەی چی لێ بکەی ئەبێ قەوێکی دوو بگەیتە ناو تاکەکەتەوە ئافرین باشە ئەگەر ئاوە پەرش و بڵاوی کەیتەوە چییە بێ نابێ نابێت کارێکی ئەڵەیە با. دوایی پۆشاکەکانمان ئەدرێ پیسە بێ ناوماڵەکەمان پەرش و بڵاوە بێ دایکمان خوشکەکەمان هیلاکە بێ بەدەستمانەوە وایە بەڵێ ئافرین یەک چەمڵێک خایبی بۆ لێبەر ئەرینا بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشی باشم ئەرینا گیان بەڵێ ئەدی پێم بڵێ تۆ لە پۆلی چەنی یەک یەک ئافرین ئەرینا لە پۆلەکەی خۆتانە کێ زۆر زۆر ئاوڕێتە هاوڕێ کێ ڕەفیق؟ مەحسا کێ مەحسا ئێ ڕاوێش ئێ ئاسیا باشە بیریان نەکەی ئەگەر ڕۆژێ نێنەوە بۆ قوتابخانە بەڵێ ئەی ئەگەر ڕۆژێ یەکێکیان نەخۆش بێ ئەچی بۆ ماڵەوە سەردانی بکەی بەڵێ ئافرین ئەگەر ڕۆژێ زانیتان هاوڕێکتان نەهاتوەتەوە نەخۆشە تۆ بێ بچی سەردانی کەی ئەبێ ئەو وانانەی کە خوێندوتانە و ئەو نەهاتۆ بچی بۆی باسکەی باشە ئافرین یەک چەمڵێک قایمی بۆ لێبەر هاڤلین بەڵێ چۆنی باشم دەنگ و باسە چۆنە باشم ئافرین هاڤلین گیان هاڤلین بەڵێ تۆ پێم بڵێ لە پۆلی چەندی چوار لە پۆلی چوار بەڵێ ئەی ئافرین هاڤلین بەڵێ باشە ئەو پۆشاکە جوانانە و بۆچی لەبەر کردووە تۆ کاتێ جلی کوردی لەبەرەکەی بەڵێ ئافرین جلی کوردی جلی ڕەسەنە ئەبێ ئێمە شانازیکەین بە جلی کوردیەوە ئەبێ بۆ هەموو بۆنەیەک بۆ هەموو یادێک لەبەریکەین وایە بەڵێ ئافرین باشە پێم بڵێ بەڵێ تۆ لە وەرزی بەهارە یان لە نەورۆزە ئەچی بۆ گەشت و سەیران بەڵێ باش پێم بڵێ ئەو پاشماوانەی پێتان ناکاچی بۆ سەیران شتان لێ زیاد بێ بۆ فڕێیان چی لێکەی هەر لە شوێنی خۆیان فڕێی یا چی لێکەی نەخێر کۆیەکەینەوە کۆیەکەینەوە بۆچی چونکە ژینگەکەمان پیس ئەبێت ئافرین ژینگەکەمان پیسە بێ ئێمە ئەبێ ژینگەکەی خۆمان خۆش بوێ لەبەر ئەوەی سروشتی جوانی کوردستان تێک نەچێ ئەبێ ئێمە پاک ڕایگرین وایە بەڵێ ئافرین هەر بژی هاڤلین بەڵێ گۆرانی شتێکم پێشکەش ناکەی بەڵێ دەی
ژینی لادە سەیرانە گەرچی تۆزە گرانە ڕۆژی نەورۆ سەری ساڵ دەکەونە ئیشک ڕۆکەڵ یا جودیا جۆگەیەنان بۆ ئاوداشن دەخڵوتان یا داربڕینی شاخە یا خۆپەرژینی باغە یا توتنە یا درە و ناوەستن بە ڕۆژوشە یا گێرە یا شاکردن هەمە بە فەرمان بردن فەرقینیە نێرومێ هەرچی دانیشتووە لە دێ گەشت خەریکی فەرمان بۆ بەدەستێنان نانن تا تاوا دەبێت هاوین تێدەکۆشن سۆربەتی قانع ئافرین یەک چپڵی قایمی بۆ لێبەر هەر بژی ئیمان بەڵێ چۆنی باشم باشی بەڵێ ئیمان ئەها ئەم هاوڕێ و ئێستا هۆراوەیەکی بۆوتین باسی چییە کرد باسی ژیانی لادەیە کرد وایە بەڵێ ئەدی تۆ پێ بڵێ لە کاروباری ڕۆژانەی ناو گوندەکەتان یان ناو ماڵە تۆ هاوکاری خێزانەکەوەکەی بەڵێ ئەدی ئەزانی چی بکەی ئەزانی چی بکەی ئەزانی ماڵ گسک بی بەڵێ ئەی باشە ئەزانی ژوورەکەی خۆ پاکرابگری بەڵێ ئەو شتانەی لە ماڵا ئەکەوێ بۆ نمونە شتێک لە ژووری میوانەکەتان ناکەوێ ئەچی پاچیکەیتەوە بەڵێ بۆچیە بێ ئێمە هاوکاری خێزانەکانمان بکەین بۆ ئەوەی زۆر حیان عەزێت نەدەن و هیلانگەم ئافرین بۆ ئەوەی ئەوانیش مادوو نەبن پێمانەوە ئێمە ئەبێت لە ماڵەوە لە دەرەوە هاوکاری یەکتری بکەین بۆ ئەوەی ماڵ و ژیانمان پاک و خاوێن ڕابگرین وایە؟ بەڵێ ئافرین ئادی بزانم تۆ چی پێشکەشەکەی شابچ کۆلانە کێتم داهێناوە زۆر جوانە تووکی درێژە کلکی هەردەم لەگەڵ مایە ئەو زۆر بەتوانایە هیوایەتی ڕاوە ئەفرین هەر بژی یەک چپڵێک قایمی بۆ لێبەر محەممەد سەرخێڵ چۆنی باشی ئافرین کە جوان خۆی گۆڕیوە محەممەد منە خۆشەوێ چی؟ منە خۆشەوێ منیش تۆم زۆر خۆشەوێ یەک چپڵێک قایم بۆ محەممەد سایە بەڵێ چۆنی باش ئەحواڵە چۆنە باش یاخوار باش بی سایە بەڵێ ئەدی پێم بڵێ تۆ لە پۆلیچەنی پۆلیسێ پۆلیسێ ئافرین هەر بژی سایە بەڵێ تۆ لە قوتابخانەکەتان ئەگەر شتێک لەسەر زەویەکە کەوت بێ هەڵیەگریتەوە بەڵێ ئەی چی لێگەی هەڵێگرینەوەیکینە ناس لێ خۆڵەکەەوە بۆچی بۆی ژینگەکەمان پیس نەبێ ئافرین بۆ ئەوەی ژینگەکەمان پیس نەبێ بۆ ئەوەی پاک و خاوێن ڕایگرین چونکە ئەگەر ژینگەی قوتابخانە یان ژینگەی ماڵەوە یان ژینگەی دەوروبەرمان پیس بێ ئێمە تااقەتمان نابێ و بەوا وردە ئەبێ بەچی ئەبێ بە زبڵخانە وایە بۆیە بێ ئێمە هەوڵ بیت چواردەورەکەمان پاک و خاوێن ڕاگرین پۆلەکەمان بێ قوتابخانە بێ دەوروبەرمان بێ ماڵەوە بێ وایە یەک چەپڵێک قایمی بۆ لێبەر مناڵەکان من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەگەڵێەوە ئەیەوە باشە کەواتە پێتان خۆشە جارێکی تریش بێم و بۆ گوندەکەتان زۆر باش کەواتە ئەبێ وانەکاتان بە باشی بخوێنن ئەبێ ڕێزی مامۆساکاتان بگرن نابێت تابلێت و ئایپاد و مۆبایل و شتانە بەکاربێنن ئەبێ هەوڵ بن سەیری ماوەی مناڵانی کورساتکەن سەیری ئەو بەرنامانەکەن کە سوودیەیە بۆتان باشە؟ من لێرە کۆتایی بە بەرنامەکە مێنا هەتا گوندێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ حافیز